کاکە ئەوە تەلەکەشە بێلاڕووس ڕێ کردێتەوە بۆمان. بڵاوبوونەوەی دیمەنی هەزاران کۆچبەری باشووری کوردستان لە سەر سنوورەکانی نێوان بیلاڕووسیا و پۆڵەندا کاردانەوەی فراوانی لەناو بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵاتیەکان دروست کردووە. بە جۆرێک بەشێکی زۆریان باشکستی ڕاستەقینەی کابینەیەک لە دوایەکەکانی حکومەتی هەرێم و بە تایبەت کابینەی مەسرور بارزانی دەزانن. ڕۆژی دووشەمە هەزاران کۆچبەر لە دارستانەکانی بیلاڕووسیاوە بە پێ بەرەو سنوورەکانی پۆڵەندا بەڕێکەوتن کە بەشێکی زۆریان خەڵکی باشووری کوردستان و ناوچەکانی دیکەی عێراقن. گەرچی تا ئێستا ئامارێکی ورد لەسەر ژماری کۆچبەرە کوردەکان بەردەست نییە، بەڵام مەزەندە دەکرێت تەنیا لە ماوەی 3 مانگی ڕابردوودا زیاتر لە 5,000 کەس لە هەرێمی کوردستانەوە بەرەو ئەوروپا کۆچیان کردبێت. زۆرینەی کۆچبەرانی هەرێم گەنجان و ڕێگای بیلاڕووسیا بۆ گەیشتن بە ئەوروپا بەکاردێنن. ئەوەش بەهۆی تێکچوونی پەیوەندیەکانی بیلاڕووسیا و ئەوروپایە کە دەرگای سنوورەکانی بۆ کۆچبەران کردووەتەوە. ئەوەی بووەتە مەترسی گەورە سیاسەتە چەوتەکانی پارتی وێکێتی و حکومەتە هاوبەشەکەیان وای کردووە دانیشتوانی هەرێمی کوردستان بە تەواوی بێئومێد بن و کۆچکردن بە تاکە هۆکار بۆ ڕزگاربوون لەو دۆخە بزانن. قەبارەی کۆچکردن لە هەرێمی کوردستان بە ئەندازەیە گەورەیە کە کەم خێزان دەبینرێت گەنجێک یان دوانی بەرەو دەرەوەی وڵات کۆچی نەکرد بێت. لە بەرامبەریشدا حکومەت نەک هەر پلانی بۆ چارەسەرکردنی کێشەی کۆچ نییە، بەڵکو هەر جار و لەژێر ناوێکدا قەیرانێکی نوێ دێنێتە پێشەوە. ئەگەر لە چەند ساڵی ڕابردوودا خراپی دۆخی دارایی هۆکاری کۆچکردنی گەنجان بوو بێت، بەڵام ئێستا دۆخی دارایی بەراورد بە پێشوو باشتر بووە، کەچی ڕێژەی کۆچکردن بەردەوام ڕووی لە زیادبوونە. بە پێی لێکدانەوەکان سیاسەتی کابینەی نوێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بەرامبەر مافەکانی مرۆڤ و ئازادیەکان، دەستوەردان لە کاروباری دادگاکان و تۆخبوونەوەی گەندەڵی و بەهەدەردان لە سامانی گشتی وای کردووە هاوڵاتیان بە تایبەت گەنجان لە ئایندەی خۆیان لە هەرێمی کوردستان دڵنیان نەبن کۆچ بکەن. ئێستا خەڵکی هەرێمی کوردستان دەست و پەنجەیان لەگەڵ دەیان قەیرانی جۆرا و جۆری دروستکرا و نەرم دەکەن، بەرپرسانی حکومەتی ژوەگەوەی هەربوونیان نەبێت مامەڵە دەکەن. هاوشێوەی تەواوی دۆسیەکانی دیکە هیچ بەرپرسێکی حکومی یان دامەزراوەیەکی پەیوەندیدار بەرپرسیارەتی ئەو کۆچە بەلێشاوی گەنجان ناگرێتە ئەستۆ. دەستەی سەرۆکاتی پەرلەمانیش وەک هەمیشە پەرلەمانیان کردووەتە سەنگەری بەرگری لە سیاسەتەکانی سەرۆکی حکومەت. بەوەش ئامادە نین فشار بکەن تا حکومەت ڕێگەچارەیەک بۆ باشکردنی دۆخی هاوڵاتیان بدۆزێتەوە.